بۆچی ڕۆژئاوای کوردستان و باشوور کلتورێکی سیاسی جیاوازیان هەیە. لە نووسینی ئازاد عەبداڵی. زۆر وتار و تەحلیل و لێکدانەوەی سیاسی و کلتوری سرنج دەدەم. نووسەرانیان وا بیر دەکەنەوە کە باشوور هەر لە کۆنەوە لە ژەڕکێف و پێپۆستاڵی کلتوری وڵاتێکی عەرەبیدا بووە و بۆیە هەتا ئێستاش لە ژێرچەتری کلتوری عەشاری خەڵکی عەرەبدایە. لێرەدا پرسیارێک سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان دێتە ژێر سرنجەوە. خۆ ڕۆژئاوای کوردستان هەتا ئەم چەندین دێ بێناو و ناسنامە و هەویەتی کورد بوون بوو. هێدی ناو و ناسنامەی نەتەوەی کورد پاک دەبەوە و وەک پارچەیەک لە کوردستان دەکەوتە ناو گۆڕێکی زیندە بە گۆڕی پاکتاوی نەژادیەوە. ئەمڕۆ دەبینین ڕۆژئاوا ئەستێرەی سوور و هیوای هەر چوار پارچەی کوردستانە و بەدەر لە هەر چەشتە بیر و کلتورێکی عەشاری و خێڵەکەی بنەماڵەی کورد و عەرەبە. هەروەک دەبینین نەتەوەیەکی یەکگرتووی شۆڕژگەڕ و متمانە بە خۆخاوەن ئەردەشێکی یەکگرتووی سەدان هەزار کەسی لە ژن و پیا و هەموو گیانی سەرسام کردووە. خاوەن سیستەمێکی یەکگرتووی ئازاد و ڕابەرە لە هەموو نەتەوە قەوم و قەبیلە و ئەدیانەکان پێکەوە دەژین و کار دەکەن و تێدەکۆشن جوانەکانی سیستەمی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا لە سووریا و دیمەشقیشدا بسەپێنن. دەبینین لەم سیستەمەدا ئازادی و بەرابەری ژن و پیا و جێی خۆی گرتووە، جیای دین و سیاسەت جێی خۆی گرتووە. خێڵ و بنەماڵە و عەشایر وەک مەزهەب ئەمری تایبەت بە تاک و بنەماڵە و خێڵ و عەشایریە و لە دەروی سیاسەت و دەسەڵات و کۆمۆن و کانتۆنە خۆبەڕێوەبەرەکانە. لەوانەیە زۆر کەسە تا ئێستاش بیرمەندی مەزن و ناوداری کوردیان قبوڵ نەبێ کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە، بەڵام ئەمە حەقیقەتێکی حاشا هەڵنەگرە کە ئەمەی لە ڕۆژئاوادا دەبینین جەوهەری بیر و فەلسەفەی بەڕێز ئۆجەلانە و لە تیۆری سیاسەت و عیلم و زانستی سیاسیدا بە پراکتیک بووە. باشووری کوردستان بە پێچوانەی ڕۆژئاوا هەر لە کۆنەوە هەتا ئێستا لەژێر تەئسیری بیر و کلتوری دووخێڵ و عەشار و شێخایەتی جەلالی و مەلاییدا بووە و قەت نەیتوانیوە ڕێوەبازێکی جیاوازتری هەبێ. ئەگەر سەردەمانی کۆمەڵی ڕەنجدەران ویا هەر چەشنە بیر و ڕێبازێکی شۆڕژگەڕ و پێشەنگ و جیاوازتر دەرکەوت بێ لێیان دراوە و تەفروت و ناکراون. قەت نەیانهێشتەوە مەجالیان نەداوە ئەم گەلە بە پێی بیر و هزرێکی نۆخوازانە جیاوازتر لە خۆیان گۆڕەپانێکی تر لە شۆڕش و بەرخۆدان بخۆڵقێنێت.